بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا ١٤ هاوڕێژە. لەوانەکانی ڕابردووش لەو کتێبەی باسی هاوڕێژە کرایە، کەواتە بابەتێکی زۆر نوێ نییە، بەڵام لێرە زیاتر پەرەی پێدەدەن و زیاتر بە وردی باسی هاوڕێژە دەکرێت. ئایا گوێت لێ بووە ڕۆژێک یەکێک بە ئاو بڵێت H2O کە بریتیە لە شێوەی زانستی ئاو، واتە کە بابەتی کیمیا دەخینی ئەو کات لە نووسینی ئاو بەو جۆرەیە لە چ پێک دێ پێکهاتەکانی ئاو بەو شێوەش دەنووسرێ. لە هەر گەردێکی ئاو دوو گەردیلەی هەر گەردێکی ئاو دوو گەردیلەی هایدرۆجین هەیە و یەک گەردیلەی ئۆکسجین هەیە. ئۆکسجین ئەوها دەنووسرێ و هایدرۆجینیش ئەوها دەنووسرێ H و O. بڕی ئاو لە دەستتدا هەرچەند بێت، ڕێژەی هایدرۆجین بۆ ڕێژەی ئۆکسجین هیچ کات ناگۆڕێ. گەردەکانی ئاو ئەگەر یەک گەرد بوو واتە دوو هایدرۆجین هەیە یەک ئۆکسجین هەیە، بەڵام ئەگەر دوو گەرد بوو واتە 4 هایدرۆجین هەیە دوو ئۆکسجین هەیە، ئەگەر 3 گەرد بوو 6. واتە چ دەکەمە من تەنیا و تەنیا ڕێژەکەی خۆم دەینم، لێکی دەدەم لەگەڵ 2 دەبیتە 4 لە 2، لێکی دەم لەگەڵ 3 یەکسان دەبی بە 6 لە 3 و هەتا دوایی لێکی دەم لەگەڵ 4 لێکی دەم لەگەڵ 5 بە کەیفی خۆم لێکدانەکە. بەڵام ئەوەی کە بە کەیفی خۆم نییە ئەوەیە کە ئەگەر سەرەی کەرتەکەم لێکدا لەگەڵ 2 ناچارم ژێرەی کەرتەکەش لێکدەم لەگەڵ هەمان ژمارە، دەنا ڕێژەکە تێک دەچی. کاتە پاشان ئەگەر بمەوێ بزانم یەکێک لێم بپرسی ئایا 8 لە 4 هاوتایە لەگەڵ 2 لە 1، ئەمنیش دەینم 8 لە 4 کورت دەکەمەوە. ئەگەر زانیم 2 لە 1م بەدەست هات لە کاتی کورتکردنەوەی 8 لە 4 یان 8 بۆ 4، ئەوە ئەگەر 2 بە 1 بەدەستم هات ئەوە وەڵامەکەم بەڵێ، ئەگەر نا وەڵامەکەم نا. پاشان نووسرایە سەرنج بدا 2 بۆ 1 و 4 بۆ 2 6 بۆ 3 و 8 بۆ 4 ڕێژەی هاوتان. زۆر گرنگە ئەمن ڕێژەی هاوتا بناسمەوە، واتە هاو ڕێژەنە. ڕێژەی هاوتا هەمان ناوی هەیە وەکو هاو ڕێژە. هاو ڕێژە پەیوەندیەکە هاوتایی نێوان دوو ڕێژە پیشان دەدات. کاتە ئێستا ئەوها دەتوانم بنووسم 2 لە 1 هاوڕێژەیە لەگەڵ 4 لە 2، واتە 2 لە 1 یەکسانە بە 4 لە 2، 4 لە 2 یەکسانە بە 8 بۆ 4، 2 بۆ 1 یەکسانە بۆ 6 بۆ 3 و هەتا دوایی. بەڵام هیچ کات ئەمن نابی بنووسم 2 بۆ 1 یەکسانە بۆ 3 بۆ 6، دەبی بنووسم 6 بۆ 3، واتە سەرا لە جێی خۆی ژێرەش لە جێی خۆی. هاوڕێژەی 2 بۆ 1 یەکسانە بە 4 بۆ 2 بەم شێوەیە دەخوێندرێتەوە 2 بۆ 1 و 4 بۆ 2 یان 4 لۆ 2. نواندنی هاوڕێژەکان بۆ ئەم نمونەیە هاوڕێژەیەک بنووسە. تەمەشا دەکەم 1 2 3 4 کاتە دەنووسم 4 ئەوجا 1 2 بۆ 2 4 دانا بۆ 2 دانا 4 بۆ 2. ئەگەر بمەوێ هاوڕێژەیەک بنووسم چ دەنووسم؟
هەردوو لای لێک دەدەم بۆ وێنە لەگەڵ دوو یەکسان دەبی بە 8/4 8/4 هاوڕێژەیە لەگەڵ 4/2 لێکی دەم پاشان لەگەڵ 3 چم بەدەستێ 12 بۆ 2/3 12/6 هاوڕێژەیە. یان لە جیاتی لێکدان دابەشی دەکەم لێرە دابەشی دەکەم لەگەڵ 2 ئەویش هەر ڕاستە کاتە ژمارەکەی دابەش دەکەم بۆ 2 ئەو کەرتەی بەدەستم دێ یەکسانە بە 2/1 وەکو لێرە لەو کتێبەی 2/1 وە 4/2 لێرە دابەشیان کردیا بەڵام گرنگ ئەوەیە ئەمن هاوڕێژە چی ببینمەوە لۆ ڕێژەکەی خۆم ئەوجا چ بە دابەشبی چ بە لێکدانبی هەمان شتە. پاشان شتێکی زۆر گرنگی دیکە هەیە ئەویش لەبەر چ ئێستا ئەمن خۆم فێری هاوڕێژە دەکەم چونکە زۆر گرنگە لە بزانم ئەگەر 2 ڕێژەم هەبوو بۆ وێنە ئەمن ئەگەر 4/2 هەبوو کە دەزانم یەکسانە لەگەڵ بۆ وێنە 8/4 یان بە لێکی دەم لەگەڵ 3 12/6 4/2 هەمان شتە وەکو 12/6 ئەو سەرەی ئەولایە لەگەڵ ژێرەی ئەولایە ناوەکی تایبەتی هەیە ئەو سەرەی ئەولایەی لەگەڵ ئەو ژێرەی ئەولایەش ناوەکی تایبەتی هەیە کەواتە 4 و 6ەکە ناوەکی تایبەتیان هەیە پێیان ناوی 2 لای هاوڕێژە لایەکانی هاوڕێژە ئەو دووەیە ئەو 12 و ئەو دووەش ناویان چییە؟ ناویان نێوانی هاوڕێژە لە ناوەندێنە لە لایەکەی نینە هەردووچیان دەکەونە ناوەندێ ئەوە 2 ناوی تایبەتی هەیە ئەگەر نووسرا کامە ڕەنووس لای هاوڕێژەیە وەڵامەکە 4 و 6 بەلاری ئەدی کامە 2 نێوانی ناوەندێ 2 نێوانی هاوڕێژەیە نێوانەکەشی 12 و ژمارە 2 بەڵام لێرە لە جیاتی ژمارە پیتیان دانایە ژمارەی دانەی ئاسانترە کاتە لێرە ئەوەی فێر دەبین زاراوەکی نوێ 2 لای هاوڕێژە و 2 نێوانی هاوڕێژە ئێستا بە کەلکمان دێ لە کاتی تەماشاکردنی لاپەڕا 145 ئێستا ئەو ڕێژەم هەیە پاشان ئەو ڕێژەشم هەیە کامە لای هاوڕێژەیە ئەوە لای هاوڕێژەیە ئەوەش نێوانی هاوڕێژەیە لایەکانی هاوڕێژەی بە سۆری نووسرایتەوە واتە ئەگەر هاتوو 2 هاوڕێژەم هەبوو یاسایەکی نوێ هەیە لایەکانی هاوڕێژە لێکیان دەدەم لەگەڵە خۆیان واتە 4 جاران 4 هەمان شتە وەکو 2 جاران 8 یان 8 جاران 2 هەردووچی دەکاتە 16 ئەگەر نا ئەوە ڕێژەکان هاوڕێژە نینە ئەگەر زانیم لە کاتی لێکدانی سەرە و ژێرە کردیا سەرە و ژێرە ئەوە ڕێژەکانی من هاوڕێژەن ئەگەر نا هاوڕێژە نینە لێرە شەروە 3/5 و 9/15 لە کاتی لێکدانی 3 لەگەڵ 15 هەمان شتە وەکو لێکدانی 5 لەگەڵ 9 چونکە هەردوو لای یەکسانە بە 45 ئەو یاسایە زۆر
گرنگە، زۆریش سوودی هەیە لە کاتی دیتنەوەی یان شیکاری هاوکێشە. لێرەش هەروە چاردە جاران یەک هەمان شتە وەکو 2 جاران 7 هەردووچیان دەکاتە چاردە. ئەوجا چ نووسرایە لە هاوڕێژەدا ئەنجامی لێکدانی هەردوو لایەکە سۆرەکانە یەکسانە بە ئەنجامی لێکدانی نێوانەکە. کاتە ئەگەر 2 ڕێژەم هەبوو 2 دابەش 3 یەکسان بوو بۆ وێنە 8 دابەش 12 کەواتە ئەو 2 لایە جاران 1 2 جاران 12 دەبی یەکسان بی لەگەڵ ئەو 2 ناوەندە 3 جاران 8. ئایا وایە 2 جاران 12 یەکسانە بە 24 و 3 جاران 8 ئەویش یەکسانە بە 24 کەواتە ڕاست بوو. ئەو زۆر گرنگە زۆر ئاگام لێبی و بزانم لە بیرم نەچی کە ئەو ڕێسایەشم هەیە سوودی لێوەربگرم. ئێستا کەنجی سوود لەو جۆرە ڕێسایی وەردەگرم ئەگەر هاتوو هاوکێشەچی لەو جۆرەم هەبوو. ئەگەر هاتوو هاوکێشەچی لەو جۆرەم هەبوو 3 لە 4 یەکسانە بە پیتی ن دابە 16. ئایا پیتی ن چەندە؟ ئەمن لە خۆم دەپرسم ئەو 4 بووە بە 16 واتە چارەکە گەورە بووە. کو گەورە بووە؟ لێکیاندایە لەگەڵ 4 ئەو جەبوویتە 16 کەواتە ئەمنیش دەینم 3یەکەی لێک دەدەم لەگەڵ 4 ئەو پیتە یەکسانە بە 3 جاران 4 12 پیتەکە یەکسانە بە 12. ئەوە شێوەیەکە لە شێوەکانی بیرکردنەوە و شیکاری هاوکێشە. ئەگەر ناچ دەکەم 3 جاران 16 3 جاران 16 هەمان شتە وەکو 4 جاران پیتی نە، هەمان شتە. ئەوجا ئێستا 3 جاران 16 یەکسانە بە 48 48 یەکسانە بە 4 پیتی نە و 4 پیتی نە دابەشی 4 دەکەم هەردوو لە هەتا پیتی نە بە تەنیا بمینێتەوە 4 دابەش 4 یەکسانە بە 1 و 48 دابەش 4 یەکسانە بە 12. بەڵام بێگومان وەکو گۆتم ڕێیەکی تکەش هەیە یەکسەر لێرە دەتوانم ئەمن بیرکەمەوە بزانم پیتی نە دەکات چەند تەنیا بە تەماشاکردنی ژێرەی هاوکێشەکەم. 4 بووە بە 16 واتە ئەو ڕێژەیە لێک درایە لەگەڵ 4 لێک درایە لەگەڵ 4 کەواتە 3 جاران 4 پیتی نە دەبی بکاتە 12. ئەگەر نا سوود وەردەگرم لەو ڕێسایی. پێی دەڕێن لێکدانی تیرەی واتە تیرەکان لێک دەدەم ئەو تیرە و ئەو تیرە لێکدانی تیرەی. ڕەنگە لە کاتی تاقیکردنەوە ناچارم کەن لێکدانی تیرەی بەکاربینم لۆ شیکاری هاوکێشە و هاوڕێژەکان. پرسیاری ئێرە جێبەجێکردن. ئەم خشتەیە کرێی ناردنی نامەکانی پۆستە دیاری دەکات. ئایا کرێی ناردنی نامەیەک چەندە ئەگەر کێشەکەی 84 گرام بی؟ 84 گرام. لێرە نووسرایە ئەگەر نامەکە سووکتر بوو لە 40 گرام بەڵام 84 چونکە سووکتر نییە لە 40 گەورەترە کەواتە کامەی بەکاردەینەمە من 3 جۆرە نرخ هەیە. ئەوە ئەگەر هاتوو گەورەتر بوو لە 1000 گرام کەواتە گەورەتر بوو لە 1 کیلۆگرام.
ئەو ناوەندەش ئەگەر هاتوو نامەکە بچووکتر بوو لە 1 کیلۆگرام و زۆرتر بوو لە 40 گرام، ئێرەش ئەگەر هاتوو نامەکە سووکتر بوو لە 40 گرام. چونکە کاغەزەکەی من نامەکەی من 84 گرامە، کەواتە زەردەکەی بەکاردێنم. زەردەکە چییە؟ هەر 12 گرام 1000 دینارم لێ وەردەگرن، کەواتە من ئەوها دەنووسم 1000 دینار لۆ 12 گرام. بەڵام ئەمن 12 گرامە من نییە، ئەمن چەند گرامم هەیە؟ 84م هەیە، ئەوها دەنووسم لێرە 84. توانم باشتر بینووسم 1000 دینار لۆ 12 گرام لۆ 12 گرام ئەدی ئەگەر ئەمن هاتوو 48 گرامم هەبوو، ببورن 84 گرامم هەبوو، پارەکە چەندە؟ لێرە ئەوها یان پیتێک دەنووسم، پیتی س. زۆر کەس پیتی س یان پێ باشە. ئەمن چ دەکەم؟ تەمەشای ئێرە دەکەم، ئەگەر هەر نەمزانی لێکدانی تیرەی بەکاردێنم، واتە ئەو ژمارەیە جاران ئەو ژمارەیە یەکسانە بەو ژمارەیە جاران پیتی س، کەواتە 1000 جاران 84 یەکسانە بە 12 پیتی س. 1000 بێگومان ئەو 1000ە ئەگەر لەو لایە بنووسم یان لەو لایە بنووسم کێشە نیە، لە چێن دەربنووسم کێشە نیە. ئەو لێکدانە جاران ئەو لێکدانە لێرە 1000ەکەیان لە لای چەپ نووسیە، 12 س لە لای ڕاست، بەڵام هیچ کێشە نیە. گرنگ ئەوەیە ئەمن هاوکێشەکەم شیکارکەم دەینم هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 12 دەکەم هەتا پیتی س بەتەنیا بمینێتەوە، کە دابەشیشم کرد 84,000 دابەش 12 پیتی س دەکا 7000 دینار، واتە 7000 دیناری دەبی کرێی ئەوەی بدەم ئەگەر هاتوو ئەو نامەیە دەینێرم 84 گرام بوو، 7000 دینار. کەواتە لێرە ئەمن سوودم وەرگرت لە ڕێژەی هاوتا یان هاوڕێژە لۆ شیکارکردنی ئەو هاوکێشەیە بە لێکدانی لایەکان لەگەڵ ناوەندەکان، واتە لێکدانی تیرەی. ڕوون بکەوە ئایا ڕستەی هاوڕێژەیە؟ ئەو پرسیارە زۆر گرنگە. ئەمن دەینم ئەگەر هاتوو هاوڕێژە بە دەبوایە 7 جاران چاردە یەکسان با بە 8 جاران چار، بزانم وایە یان نا. 7 جاران چاردە یەکسانە بە 7 جاران چار 28، 7 جاران یەک 7 و دووش، 7 و 2 یەکسانە بە 9، لایەکەی دی 4 جاران 8 یەکسانە بە 32، چونکە 98 ناکاتە 32، کەواتە وەڵام نا، ئەوە هاوڕێژە نییە، چونکە لە لێکدانی لایەکان لەگەڵ ناوەندەکان یەکسان نەبوو، کەواتە هاوڕێژە نییە. چۆن دڵنیا دەبی کە هاوڕێژەیە؟ بێگومان لایەکان لێک دەدەم لەگەڵ دەبی لێکدانی لایەکان یەکسانبی لەگەڵ لێکدانی ناوەندەکان، ئەوجا ساغی دەکەمەوە کە هاوڕێژەیە. کاتە هاوڕێژە زۆر 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 گرنگە و ئەو زانیاریەی لەو وانەی هەیە هەتا لە پۆلەکانی 9 و 10 و 11 و 12 و لە هەتا لە دانیشکە و زانکۆش هەر بەکەلکت دێ. کاتە لە ئێستاوە ئەو زانیاریە و ئەو ڕێسایی زۆر زۆر بەباشی فێر بە، خوێندکاری ژیر هەتا بناغەیەکی باشت هەبی لە
پۆلەکانی دوای پۆلی هەفتیش. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 144 و 145 دێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەیەکی نوێ هەر بشی.